هێوارتان باش هێمن عەبدوڵڵام لەگەڵ هاوکارانم گرنگترین مژارەکانی ئەم هەفتەی دیاسپۆرامان بەم شێوەیە بۆ بەرچەنە کردوون. گەنجێکی دیاسپۆرانشینی کورد لە حکوومەتی هەنگاریایی بردەوە. دادگای ئەوروپا بۆ مافەکانی مرۆڤ ئەوەی پشتڕاست کردەوە کە کاتێکە و گەنجە تەمەنی 16 ساڵ بووە هەنگاریا غەدری لێ کردووە. کەمێکی دیکە وردەکارەکەیتان بۆ باز دەکەم. لە بەریتانیا شەوڵەکان بۆ خێراتر جێبەجێکردنی پلانی ناردنی کۆچبەران بۆ ڕواندا بەردەوامن. ئەوانەی لە سەرەتای ساڵی 2022ەوە بە ڕێگەی نایاسایی چوونەتە بەریتانیا گرنگە کەمێکی دیکە وردەکارەکانی ئەم هەواڵە بزانن. پەرلەمانی ئیتالیا ڕەزامەندی لەسەر پلانی حکوومەتی وڵاتەکەیدا بۆ ناردنی کۆچبەران بۆ ئەلبانیا. بە پێو پلانە ئیتالیا شاوشەوەی بەریتانیا ئەو کۆچبەرانەی دەگەنە ئەو وڵاتە دەنێرێتەوە ئەلبانیا و لەوێ کەیسەکانیان یەکلایی دەکاتەوە. لە دیاسپۆرای ئەم شەودا ڕوونی دەکەینەوە ڕێکەوتنە 10 ساڵەکەی ئیتالیا و ئەلبانیا چی تێدایە و بۆ کۆچبەری کورد مانای چییە؟ ئەم هەواڵە خۆشەش بۆ ئەوانەیە کە لە سوێد و دەیانەوێت داوای وڵاتی نامە یان پاسپۆرتی سوێدی بکەن. جارێ تاوەکو مانگی دا مەرجەکانی وەرگرتنی پاسپۆرت قرس ناکرێن. چاوەڕێ بن ئەم شەو پێتان دەڵم گۆڕانکاریەکان چی دەبن. لە هۆڵەنداش سەرراوی پارتە ڕاستەئاشە و دژە کۆچبەرەکان زۆرینەی کورسەکانی پەرلەمانیان بردوێتەوە کەچی ئەم هەفتەیە بڕیاردرا ئەم ساڵ کەمپی زۆرتر بۆ کۆچبەری نوێ دابدرێن. ڕەنگە بپرسێن ئەمە چۆن دەبێت پاشتر وەڵامەکەی دەزانن. اینجا دەچین ئەمریکا و باسی گرنگی و کاریگەری کاری خۆبەخشی دەکەین. یارا ئیسماعیل خانمێکی خۆبەخشی دیاسپۆرانشینە و شتی سەرنجڕاکێشتان بۆ باس دەکات. لە سوێدیش کۆنسرتێکی ناوازە بەڕێوەیە کە ئەم ژەنیارە کوردە ناسراوە تێیدا بەشدارە. ئەم شەو سامان ئەلیاس میوانی دیاسپۆرای و باسی توگێزەر دەکات. اینجا گولبارین دەرباس میوانمە ئەو خانمە سەرکەوتۆ کوردەی لە ئەڵمانیا کاری جوانکاری دەکات. هێندە کارەکەی خۆی باش و جوان کردووە کە لە نێو ژمارەیەکی زۆر هاوکاری دیکەیدا ئەویان هەڵبژاردووە بۆ بەشداری لە نمایشێکی جوانکاری و فاشن لە نیویۆرک. خۆی دوایی زۆرتر باسی کارەکەی خۆیتان بۆ دەکات. ئەم هەفتەیە دادگای ئەوروپا بۆ مافەکانی مرۆڤ بڕیارێکی لا بەرژەوەندی گەنجێکی کوردی کۆچبەردا. ئەو گەنجە ساڵی 2017 دەگاتە هەنگاریا. ئەو کات تەمەنی 16 ساڵ دەبێ و داوای پەنادان لە حکوومەتی هەنگاریا دەکات. بەڵام گوێی لە ناگیرێ و دیپۆرت دەکرێتەوە بۆ سربیا. لە بڕیاری دادگا ئەوروپیەکەدا دەردەکەوێت کە ناوی گەنجە کوردەکە کارۆخە خەڵکی باشووری کوردستانە. یان وەک دادگاکە دەیناسێنێت دەڵێ کوردێکی عراقیە. دادگاکە دەڵێ پۆلیسی هەنگاری زانیویانەکە کارۆخ تەمەنی 18 ساڵە پێویستی بە پاراستنە کەچی هەروەش بڕیاریان داوە کە دەرسنووری بکەن و بینێرنەوە سربیا. ئەمەش لە کاتێکدا بووە کە هەر بە پێی یاساکانی هەنگاریە دەبوایە کارۆخ ببردرێتە سنتەرێکی پاراستنی منداڵان. دەستەیەکی یاسایی هەنگاری هەیە بە ناوی کۆمیتەی هێڵسینکی. ئەوان کەیسەکەیان بۆ کارۆخ بردوۆتە دادگا ئەوروپیەکە. ئەوان خۆشحاڵن کە لە پارەوە لە 5 کەیسی دیکەی هاوشێوەی کەیسی کارۆخ کەیسەکان لە دادگای ئەوروپی بوون گەیەندراونەتە ئەوێ و هەموو کەیسەکان بردویانەتەوە. زۆر لە کۆچبەران کە لە ڕێگەی وڵاتانی باڵکانەوە دانەوێت بێنە نێو یەکێتی ئەوروپا خۆیان دەگەێنە هەنگاریە. حکوومەتی وڵاتە زۆر توندە بەرامبەر کۆچبەران و لەسەر ئەوەش هەمیشە لەلایەن هەم ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و هەم دامەزراوەکانی ئەوروپاش ڕخنەی لێ دەگیرێت. لە ڕوبەڕووبوونەوەی توندی هەنگاریا و تۆمەتبارکردنی بە بەناسایی مامەڵێکردن لەگەڵ کۆچبەران دەچینە بەریتانیا.
ئەم هەواڵە بۆ ئەوانە گرنگە کە لە سەرەتای ساڵی 2022ەوە چوونەتە بەریتانیا. لەوێ حکوومەت هەوڵ دەدا ڕێگەی یاسایی بدۆزێتەوە بۆ ناردنی کۆچبەران بۆ ڕواندا. ئەم هەفتەیە هەوڵەکان گەیشتونەتە قۆناغێکی نوێ، چونکە لە ئەنجومەنی لۆردانی بەریتانیا گەنگەشە لەسەر کراوە، گەنگەشەیەکی گەرم، چونکە پەرلەمانی بەریتانیا پێشتر یاسایەکی پەسەند کرد کە دەستی حکوومەتی کراوە کرد بۆ ناردنی کۆچبەرانی نایاسایی بۆ ڕواندا. مەبەستی پەرلەمان لە کۆچبەرانی نایاسایی بێگومان ئەوانن کە لە ڕێگەی بەلەم یان هەر ڕێگەیەکی دیکە لە سەرەتای ساڵی 2022ەوە بە قاچاغ خۆیان گەیاندۆتە بەریتانیا. حکوومەت ڕێکەوتنێکی کردو لەگەڵ ڕواندا بۆی ئەو کۆچبەرانە بنێردرێنە ڕواندا و لەوێ سەیری دۆسیە و داواکاری پەنابەریەکان بکرێ. ئەمە دەکرێت تاوەکو 5 ساڵیش درێژە بکێشە. ئەگەر هاتوو داواکاریەکە پەسەند کرا کۆچبەرەکان دەهێنرێنە بەریتانیا، ئەگەر نا ئازاد دەبن لەوەی لە ڕواندا داوای مافی مانەوە بکەن یان بۆ خۆیان دەرچن لە ڕواندا. بەریتانیا دەڵێت گەرنتیان وەرگرتووە لە ڕواندا کە کەس دیپۆرت نەکرێتەوە بۆ وڵاتی خۆی. ئێستا یاساکە ئەم یاسا لە پەرلەمانی بەریتانیا تێپەڕی وەکو باسم کرد، بەڵام پێویستە ئەنجومەنی لۆردانیش ڕای خۆی لەسەر بڵێت. ئەم هەفتەیە ئەنجومەنی لۆردان داوای لە حکوومەت کرد کە جارێ جێبەجێکردنی پلانەکە دوا بخە. هۆیکەی ئەوەیە کە ئەنجومەنی لۆردان پێی وایە کە پێویستە حکوومەتی ڕواندا چەند گۆڕانکاریەک لە سیستەمی کۆچبەری خۆیدا بکە. اینجا کۆچبەران دەکرێت دوای ئەوە بەپێی گوتەی یان پەیامی ئەنجومەنی لۆردان بۆ حکوومەتی بەریتانیا دەکرێت دوای ئەوە کۆچبەران بنێردرێن بۆ ڕواندا. ئەوەی کە ئەنجومەنی لۆردان داوای دەکا بڕیاری نەداوە، بەڵکو داوای کردووە و دەکرێت حکوومەتی بەریتانیاش زۆر گوێ لە داواکاریەکە نەگرێ، بەڵام کێشەی یاسایی لە ئایندەدا دروست دەبن بێگومان بۆ جێبەجێکردنی پلانەکە. ڕێژی سوناک سەرۆکوەزیرانی بەریتانیا دەڵێ ئەگەر پلانەکە جێبەجێ بکرێت لە درێژمەودادا پارەیەکی زۆر بۆ دەوڵەتی بەریتانیا دەگەڕێتەوە. ئەمەش لە کاتێکدا کە تاوەکو ئێستا وەکو زاندراوە 240 میلیۆن پاوند لەلایەن بەریتانیاوە دراوەتە ڕواندا بە بێەوەی پلانەکە جێبەجێ بکرێت. 50 میلیۆنی دیکەش بڕیار وایە تاوەکو کۆتایی ساڵی داهاتوو، واتە دوای ئەوەی کە ئەو کۆچبەرانە نێردرانە ڕواندا بدرێتە وڵاتە. بەپێی داتاکانی حکوومەتی بەریتانیا هەر کۆچبەرێک کە بنێردرێتە وڵاتێکی دیکە لە لایەن بەریتانیا و یا بنێردرێتەوە زۆرتر لە 60,000 پاوەندی تێدەچێت. لە ئیتالیاش پەرلەمانی ئەو وڵاتە یاسایەکی پەسەند کرد کە ڕێگە دەدا حکوومەتی ئیتالیا ڕێکەوتنێکی لەگەڵ ئەلبانیا سەبارەت بە ناردنی کۆچبەران بۆ ئەوێ جێبەجێ بکە. ڕێکەوتنەکە ئیتالیا نزیکە لەوەی بەریتانیا پلانێکە بۆی هەر کۆچبەرێک بە شێوەیەکی نایاسایی هات بێتە ئیتالیا یەکسەر بگوازرێتەوە ئەلبانیا لە یەکێک لەو دوو کەمپانەدا دابدرێن کە بڕیار وە بەپێ ڕێکەوتنەکە لە ئەلبانیا بکرێنەوە، لەوێ کۆچبەرەکە داوای مافی پەنابەری دەکا و لە دۆسەکەی دەکۆڵدرێتەوە. دوو کەمپەکە یەکێکیان بۆ ئەوەیە کە لێکۆڵین لە دۆسەکان بکرێن، ناسنامەی کەسەکان پشتڕاست بکرێتەوە و چاپێکەوتنیان لەگەڵ بکرێن و شوێنی 3000 کۆچبەری تێدا دەبێتەوە. ئەوەی دووەمیان لە کەناراوێکدا دەبێ بێگومان لە ئەلبانیا بۆ گواستنەوەی کۆچبەران بە کەشتی لە ئیتالیاوە. دەردەکەوێت ڕێکەوتنەکە بۆ 10 ساڵ کراوە. ئەلبانیا بەرامبەر بەکارهێنانی خاکەکەی لەلایەن ئیتالیاوە 675 میلیۆن یۆرۆ وەردەگرێت بۆی پلانەکە جێبەجێ بکرێ. جیازەکەوەیە کە بە پێچەوانی بەریتانیاوە لە ئیتالیا پێویستە سنات ڕازی بێ. هێشتا سنات دەنگی لەسەر و بڕیارە نەداوە، بۆیە دڵنیایی نییە کە جێبەجێ بکرێت. لە نێو پەرلەماندا 155 پەرلەمانتار دەنگیان داوەتێ، 115 لە دژی ڕاوەستاون، واتە جیازێکی زۆر گەورە هەیە. ئۆپۆزیسیۆن ئەوانەی کە دژی بڕیارەکەن یا پلانەکەن پێیان وایە پلانێکی تا بڵێ نامرۆڤانەیە و دژی مافەکانی کۆچبەرانە. ئەم هەواڵە بۆ ئەوانە خۆشە کە ئێستا لە سوێدن و دەیانوێت داوای وڵاتی نامە یان پاسپۆرتی سوێدی بکەن. جارێ خۆشە تاوەکو مانگی دەی ئەم ساڵ ڕێسا تونتر کراوەکان بۆ داواکردنی وڵاتی نامە جێبەجێ ناکرێن، دەست بە جێبەجێکردنیان ناکرێت. واتە 8 مانگ دەرفەت هەیە بۆوانەی کە دەیانوێت پاسپۆرتی سوێدی داوا بکەن بەپێی ئەو یاسانی کە ئێستا لە سوێتن کە بچن پاسپۆرتەکانیان داوا بکەن.
حکوومەتی سوێت دەوێت بە هەموارکردنەوەی یاساکانی کۆچبەری وا بکات وەرگرتنی وڵاتی نامە قورستر ببێت. ماریا ماڵمەر ستێنەرگارد وەزیری کۆچبەرانی سوێت دەڵێ ئەوان ئەمە بۆیە دەکەن چونکە دەیانەوێت چی دیکە ڕێگە نەدەن نەکەروانێک کە تاوانیان کردو بەڵکو ئەوانش کە گومان دەکرێت تاوانێکیان کردبێ ببنە هاوڵاتی سوێت بڕیارێکی توندە بێگومان هەمیشە لە هەموو شوێنێک پێویستە بە بڕیار بەسەلمێنندرێت کە بە بڕیار بە یاسا بەسەلمێنندرێت کە کێ تاوانبارە. جگەل لەوە حکوومەتی سوێت بە تەمای ئەوانش کە گومانیان لێ دەکرێت سەر بە گروپ و ڕێکخراوی دیاریکرااو بن یان سەلما بێ سەر بەوانن لە مافی هاوڵاتی بوون بێبەشیان بکە. ئەمە هەندێک کوردی دانیشتوی سوێدی نیگەران کردووە چونکە ترسیان هەیە کە وەکو لە مانگەکانی ڕابردوودا بیندرا لە ژێرگوشاری بۆ نمونە دەوڵەتی تورکیادا بڕیاری تر بترە. سەرراوی کە لە هۆڵندا لە دوایین هەڵبژاردندا ئەو پارتانە بردیانەوە کە توندن بەرامبەر کۆچبەران بەڵام ئەم هەفتەیە سێناتی هۆڵندا یاسایەکی لە بەرژەوەندی کۆچبەراندا دەرچواندووە. بە پێی یاساکە هەموو شارەوانەکانی هۆڵندا ناچارن ڕێگە بدەن حکوومەت کەمپی پێشوازی و چاوەڕوانی بۆ کۆچبەران لە سنووری شارەوانەکانیان دابنن. تاوکو ئێستا زۆر شارەوانی هەبوون لە هۆڵندا بە بیانووی جیاواز ڕەتیان دەکردەوە ئەمە بکەن بەو هۆیشەوە زۆر جار کۆچبەران لەبەر بێشوێنی لە کەمپی پێشوازیدا لەسەر شەقامەکان دەخەوتن. پێش هەڵبژاردنەکان یاساکە دەرچووە لەلایەن پەرلەمانەوە بەڵام پێویست بوو سێنات دەنگی لەسەر بدا. فراکسیۆنی پارتی گەل بۆ دموکراسی کە سەرۆکەکەی خانمێکی کوردە بە ناوی دیلان ئێشێلگوس لە سێنات پشتیوانی لە دەرچوون چواندنی یاساکە کرد. ئەمە بە پێچوانەی خواستی بێگومان پارتەکە بوو بە خانم دیلانیشەوە زۆر لە هاوکارانی و ئەندامانی فراکسیۆنی سێنات پێیان خۆش نەبوو کەمە ڕووی داوە کاریگەریشی لەسەر دانوستانەکان دەبێت بۆ پێکەنانی حکوومەتی نوێی هۆڵندا چونکە پارتە ڕاستاژۆکان لە پارتەکەی ئەو خانمە کووردە نیگەرانە. Together یان پێکەوە ناوی کۆنسرتێکی سێقۆڵی سامان ئەلیاسی هونەرمەندی ژەنیاری کورد و دوو هونەرمەندی دیکەیە بڕیار وایە نێوەڕاستی مانگی داهاتوو کۆنسرتەکە لە ستۆکۆڵم بکرێت. ئەمە بیانوێکی باشە بۆ ئەوەی هەم لەسەر کۆنسرتەکە هەمیش لەسەر کارەکانی دیکەی ئەو هونەرمەندە دیاسپۆرا نشینە گفتوگۆیەکەم لەگەڵی هەبێ. کاک سامان ئەلیاس دەمێ لە زاری خۆتەوە ببیستم کە ئەو کۆنسرتە توگەدەر چی دەبێ کێ تێدا بەشدار دەبێ و پلانەکە چۆنە؟ ئەم کاتم باش سلااو بۆ کاکێمن بۆ خۆت و سلااو بۆ بینەری بەرنامەکەت. لە حەڤەی دووە ئەم کۆنسرتاکەین لە شاری ستۆکهۆڵمە. ئەمە کۆنسرتی ئەلبومە تازەکەمانە کە بڵاوێکینەوە. ئەم ئەلبومە ئەم جارە من بەڕاستی لەگەڵ هاوڕێیەک بە کە هەم لە دایکبووی ئیسرائیلە و هەم 20 ساڵیش لە تورکیا ژیاوە بە ماوەی 2 ساڵ ئێستا لە شاری ستۆکهۆڵمەژی توانیمان ئەم بیرۆکەی کە ئەلبومێکی تازە کە ئەبێتە چارەم ئەلبومی من بەڵام ئەم ئەلبومی ئەم چارەمەم بڵێن لەگەڵ ئەم هاوڕێمە کە نای یونۆن موعەلیمە لەگەڵ ئەوە تۆماری بکەین کارەکان هەمووی تەواو بۆی ئەلبومەکە لە حەڤەی دووە لە شاری ستۆکهۆڵمە ریلیز کۆنسەری بۆکەین واتە ئەلبومەکە بڵێن بڵاوەکەینەوە بەڵام لە پێنجی دووشە هەموو جۆگرێک دەتوانێت لە هەموو پلاتفۆرمی بڵێ پلاتفۆرمی دیجیتاڵەکان ناتوانێت جۆ بیستی بەرهەمە تازەکە بێت. بڵێ لە پۆستەرەکەیدا وێنەی هونەرمەندێکی دیکەشی لەسرە بڕیاروە سێ ژەنیار بن یا تەنیا دوو ژەنیار دەبن دوو قۆڵی دەبێت. ئەو هونەرمەندە ناوی دانیال کارلسۆنە کە ژەنیاری پیانۆیە ئەو لەگەڵمانەیە بۆ ئەم کۆنسرتە دوو کەسی بە میوانداری دانیال کارلسۆن بەڵێ سێ کەسە بین.
کاک سامان گوتت کۆس بڵین ئەلبومی چوارەمتە ئەمە یەکەم جارە شتێکی دوو قۆڵی دەکەی وانە یان سێ قۆڵی دەکەی بۆچی پێت باش بۆم جارە ئەمە بکرێ بە تایبەتی لەم کاتەدا کە دنیا زۆر چاوی لەسەر ڕۆژهەڵاتی نێوە ڕاستە بەهۆی ئەو جەنگانی لەوێ هەن دەنگی تەقە دەبیسترێ نەک دەنگی میوزیک بەڕاستی کارەکە بڵین کۆنسرتەکە لە ڕووی سێ کەسەوەیکەین بەڵام کارەکە 6 ژەنیار بەشدار بوو لەم ئەلبومەیە ئەم ئامێری جیتار ئامێری پیانۆ ئامێری کۆنتراباس ئامێر من خۆم بە ئامێری کلارنێت و ئامێری باس کلارنێت و هەم ئامێری شاڵش هەم ئەو هاوڕێم یونان موعەلیم لە دوو گۆرانی ئەڵێ هەم گۆرانێک بە تورکی هەم گۆرانێک بە ئینگلیزیش ئەڵێن ئەلبومەکە زۆر ئەلبومێکی دەوڵەمەندە بەڵام کۆنسەرتەکە وامان پێ باشوکە بە سێ کەس بەڕاستی ئێستا لە تەواوی ئەوروپا لە ڕووی ئیکۆنۆمیەوە لە ڕووی بڵین تۆزە زەحمەتترە کە بتوانێت کە بەکاری بە گەورەی بیکەی بۆیە ئەمە بڕیارمانە بڵین کارەکە کۆنسەرتەکە لە ڕێی سێ کەسەوە بیکەین ئەتا بڵین بتوانی کارەکە ببین بەڕێوە بڵێ کاک سامان بۆ ئەوانەی کە ئەهلی هونەرن لە کوردستان بەڕێزت ژەنیارێکی ناسراوی تەنانەت لێرەیەکێک لە هاوکارەکانیشم کە خۆشی ژەنیارە کە ناوی تۆی بیست زۆر دڵی خۆش بوو کە بەشدار بووی لەو بەرنامەی دەمێکیشە دەمانویست بەڕاستی میوانداریت بکەین دەرفەتێکی باشە تۆزێک لەسەر کارەکانی دیکەشت قسە بکەین ئەگە بتوانانی باسی ئەلبومەکانی دیکەشتم بۆ بکەی بۆ ئەوانەی کە ئاگان لە کارە هونەریەکانت نییە. بەڵێ من لە 2013 یەکەم ئەلبوم بڵێن لە وڵاتی سویدا بڵاو کردەوە بە ناوی دەڤەر ئەویش بە ناوی کچەکەم بۆ بڵێن ناومنا هەم موسیقی شم نووسی بوو بۆ کچەکەم دواتر ئەلبومی ڤەدان بوو کە ساڵی 2007 بڵاوم کردەوە دوای بەهۆی کۆرۆنا و ئەمانەشەوە بەڕاستی کاری ئەلبومی سێمم تۆزێ دوا کەوت لە 2021 ئەلبومی لاڤینم بڵاو کردەوە بۆ ئەمەش بڵێن ئەلبومی چوارەممە بەڵام لەگەڵی کە بڵێن کە هەم مۆسیقا نووسم هەروکو ژەنیارێکیش یانی وکو فریلانسێکیش لەگەڵ چەند گروپێکە بڵێن کارەکەم هەن لە سویدا هەنێ لەو وێنانە خۆ پیشانەدا کە بەتایبەت کارم بەس کاری مۆسیقایە و هەم بڵێن هەنێک کاریشمانی وکوی کەسە لە تەلەڤیزۆنەکەی خۆتانە بیستێکە ئەبینرێکە لە ڕێی دانسەوە هەم کاری مۆسیقاماکرۆ بڵێن لەگەڵ دانسە زیاتر ڕاستیە کارەکەم کاری بەس ئینسترومێنتالیست کاری بڵێن کاری گۆرانی نەکردو بڵێن لە ئەوروپایە بەڵێ بەڵێ لە کوردستان تەجروبەیەکی جیاوازترێتە بوانە سوێت چی کرد چی گۆڕی لە ژیانی هونەری تۆ پێشکەوتنەکانت لە سوێت چی بوو؟ بەڕاستی تەجروبەی کوردستان و فێربوونی کوردستان شتێکی کەم نەبوو ینی کە من هاتمە ئەوروپاش ئەوە نەبوو بڵین کە لە سەرەتاوە دەستێتەوە بەڕاستیانی نابێت ئینسان ئەوەش دەبیت کە کوردستان بۆ خۆی قوتابخانەیەک بوو بۆ من بەڵام هاتنیشم بۆ ئەوروپا بۆ بە قوتابخانەیەکی تر بەڕاستیانی من لێرە موزیک بە شێوەیەکی فراوانتر ئەبینم موسیک بە شێوەیەکی فراوانتر گوێی لێگرم کە موسیکە نووسمەوە بە شێوەیەکی فراوانتر ئەینووسمەوە ینی دنیا و دیدی من لە ڕووی مۆسیقاوە زۆر فراوانتری کرد لەس ئەویش بە حکمەوەی کە لە سویدا ئەتوانی بڵێ جیهانێکی بچووکە لە وڵاتێکی بچووکە ینی موسیزیان لە تەواوی دنیاوە هاتون لەم سویدا هەژین بەریەکەوتنیشی زۆر هەیە مرۆڤ لە مۆسیزیانەکانی ترەوە فێرە بێن من کاتێکە لە کوردستان بڵێن مۆسیقای کوردیمان لێە تا ڕادێکیش بڵێن ئەو مۆسیقانەی کە نزیک بوو بڵێن لە کوردستانەوە بڵێن مۆسیقای تورکی بێ مۆسیقای ئێرانی بیان عەرەبی بێ بەڵام کەیتە ئەوروپا دنیایەکی گەورەترە بۆچوونێکی گەورەترە لە مۆسیقاوە مۆسیقا هەر ئەوە نییە بڵێن ئێستا لە ئەوروپایە بڵێن بەس ئەبێ مۆسیقای کوردی لێبین ئەتوانیت یانی ئەو کەرەکتارێک هاتە ئەو ناسنامەی کاتەوەکو مۆسیقای کوردی ئەتوانی بڵێن بیڵیتەوە بەڵام ئەشکرە لەلایەکی شۆتوانی ئەم مۆسیقایە بە شێوەیەکی جوانتر تێکەڵێکی ئەو شێوە جوانترش کە تێکەڵەکەی بەڕاستی لەو بەریەکەوتنانەوە دروست بووە من لێرەش بۆ ماوەی 6 ساڵ بڵێن لە زانکۆ خوێنم
لەوێش بەڕاستی ینی فێربوونێکی زۆر بوو بۆ من ینی توانیم گەشە بە ئاستی هونەرێکی خۆم بم بەڵام لەگەڵەوە ئینسان هەرە بێ فێر بێت ینی ئەوە نییە بڵێ تەواو بووم بەڵام بەڵێ ئەگەر بگەڕینەوە بۆ توگێذەر بڕیار وایە تەنیا یەک کۆنسرت بێ لە ستۆکۆڵم یا زنجیرە کۆنسرتێک دەبێت دەچنە شارەکانی دیکە خەڵکی دیکەش چانسی دەبێت کە بەشدار بێتیاندا بەڵێ لە حەڤەی دووە لە شاری ستۆکۆڵمەوە یەکەم کۆنسرتمانە دوایەوە لە 9 دووەمە هەر لە ناو ستۆکۆڵمە لە 24 لە ناو ستۆکۆڵمان کۆنسرتی سێممانە لە 4 مانگی 5شە کە کۆنسرتی ئەخیرمانە دواتر لە مانگی نوێ کۆنسرتێک هەر لە وڵاتی سویدە لە شاری مالمێ پاشان هەر لە هەمانگی مانگی نوێ لە شاری ستۆکۆڵم لە مانگی 11شە ئەچین بۆ ڕۆمانیا بۆ جاز فیستیڤال ئەویش هەر بە ئامادەبینی خۆمانە بە هیواداریشم کە ینی ئێستا هەوڵێکم ما خۆم لێرەوە لەگەڵ هونەرمەندان و هاوڕێیانمان لە کوردستانە قسەی ئەوەمان کردو کە بتوانین کە کۆنسرتێکی هەم لە شاری سلێمانی هەم لە شاری هەولێرە بڵێن بیبێن بەڕێوە بە هیوادارم ئەوەی کوردستان ینی بە خۆشحاڵیەوە بە دڵخۆشی و حەزەکەم کە بکرێت بەڵێ هیوادارم بکرێت زۆر سوپاست دەکەم کاک سامان ئەلیاس ژەنیاری بەڕاستی دەبێت گوێتان لە ژەنینەکانی بێوانەی کە تا ئێستا گویان لێ نەبووە ئەهلی هونەر لە کوردستان دەیناسن دەزانن کێ ئەگەر لە سوێدی کۆنسرتی توگێذەر هەیە لە نێوەڕاستی مانگی دوو خۆتان گوێتان لێ بوو کاک سامان باسی کرد بۆی بڕۆن گرنگە لە کۆنسرتەکەی بەشدار بن سوپاست دەکەم کاک سامان دەچمە ئەمریکا لەوێ کاری خۆبەخش تەنیا بێگومان لە ئەمریکانە باڵکو لێرەش لە ئەوروپا بایەخێکی زۆری هەیە ئەوانەی کە لە نێو کۆمەلگادا کاری خۆبەخش دەکەن هەمیشە قەدری خۆیان وەکو هاوڵاتی زۆر بەرز دەکەنەوە و دوای ئەو شوێنەی کە لێشەوە هاتوون بۆ نمونە کوردن هەر میلەتێکی دیکەن زۆرتر ڕێزیان بۆ دروست دەبێت جا خانمی کوردمان زۆرن جگە لە پیاوانیش بێگومان بەڵام خانمی کوردمان زۆرن کە کاری خۆبەخشی زۆر گرنگ دەکەن بە خزمەتی کۆمەلگا یەکێکیان یارە ئیسماعیلە لە ئەمریکا هاوکارانم کارێک تایبەتیان لەسەر کردە پێکەوە دەیبێنین زەرۆکên Kurdên دیاسپۆرەی سەرکەفتنên bêhempa derdixin holê û yek ji wan jî keça Kurd Yara İsmaîl e. Yara İsmaîl li bajarê New Yorkê di zanîngeha hiqûqê da ya ku yek ji wan 6 zanîngehên hiqûqê yên herî baş yê Amerîkayê ye dixwîne û di heman demê de jî ji bo jinên Kurdên ku li kampan da dimînin rêxistineke alîkariyê ava kiriye. I was actually born and raised in Baghdad. أصل بغداد اشتاق بوم دايكا من عرب و بابي من جي كرده دماز بچوك بوم من ولاد پاريزيا خو يا كردي ناسكر دماكو از 13 سالي بوم كوچا كاليفورنيا كر و من دست به دبستان كر هر وها از لور كتمت كليه بجواك كردان را پاشان درباسي كوليج بوم و لور جي بجواك نتوي و كتم تكليه ومن ل كالبرونت مكين كوليج باشا تكليه نبنتوي ريفبري وما في مروفان خوند فيش راجي اس هاتم نيويورك ومن لزنگاه نيويورك دز بباشا حقوق كرد افصالا منا دوامه اس به تایبتی جی حز دکم ده قادا حقوق ده بردوام بکم لورا هم رخصتنا کار منو هم جی از بجواک کردان را دخبتم از حقوق دبینم. یا بناوی آلیکاریا پنابرین کرد رخصتنکه نام پروفیته. آنگو وسیکو بی خزنج کارو خبات دکه و جبو تندرستیا جنان دخبته. به تایبتی جی جبو پیوستین جنین کرد ین گل کردستانی و کامپان دا دمینن کار دکه. We founded KRR as a group of Kurdish American Kurdên women. Amerîkî ra damezrand di sala 2019 de dema ku Tirkiye Rojava Kurdistanê dagîr kir me li San Diegoyê wê demê ji bo Kurdan alîkarî rêxistin damezrand. Gelek grûp û kes jî bi me re ketin têkiliyê wê demê û alîkariya me kirin. Me taybetî jî alîkarî li ser mesela serê me hê ango dema bênimêjiya jinan kir. Ji ber ku ev mesele
ناف كردان ده وكا تابويا وتي پشگه کرن لی ام آلیکارین خو وصا هل دبجیرن کو هم جبو دمک دریجو هم جبو خزای پرزگرک نینه یارا دبیجه او زیدتری آلیکاری جبو جنین کو لکامپا بردرش و کامپا گاولان دا دمینن دکن و هر دو جی نزیکی هولرینه او وصا دخبتن کو بلا آلیکاری باوه کی دایمی ببه نها او لسر مدل اکی دخبتن و سالک و 2 سالین پیشیا ما او جنین خواجهی بینن لسر کار جبو پیوستین وان بخواه هر وها او وان پرورده جی دکن Yeah, we've done over 5 ما حتی نها پین جاران آلیکاری بر و ما آلیکاریا به هزاران جنان کر ما به هزاران پدن جنان و بنکن جنان و پیدویستین دن جنان لور بلاف کرد آلیه دن دجی درمانین ایش کجیه صابون جی مبلاف کرن ام جنین الوان کمپان را پرورده دکن هر وها ام آلیکاریا وان دکن ده کاروبارن دن ین جنان ده We've also provided painkillers, wipes, soaps, any of the materials that is useful for these women. But we also provide educational workshops where we... یارا گوت کو او رخصتنا خو فرهتر دکن او حز دکن زیدتر درفتان بکار بینن مروف دکارن هم ببن سپونسور و هم جی دکارن ارگانیزاسیونن جبو برهف کرنا آلیکاریه کار بکن گر هون حز بکن آلیکاری بدن دوی بوان را بکوین تکیلیه لکردستانی دروی کردستانی و هم بیجه لهر در جهانی دبه Then you can visit our website. ويب سايت ما زيارة بكن هندكارن راست لور صباش بدن وهندكارن بمرة بكفن نافت كليه و ام باشتر آگهدار بکن که هون چوا دکارن آلیکار بکن هون هم دکارن لامریکا ببن بشاتی ماما و هم جی کمپان ده بمرة دلخوازی بخبتن یارا دالی دن داجی بالی دکشینه لسر تایبتمندیه جواک و سرکفتنین شخصی personal fulfillment and تجربنا individual كشخصي success is وسركفتنا really كشخصي important to be able اللي هفاتنا جواك جلك جرينجا انكو هر شخصية كرد لدياسبوراي ولكردستان لسرخوا باشتر كار بكن انكو خوا بيج وبن جواكا خواجي بخوره بيج ودبن دبي ام همو آليكاريا جواكا خوا هم بالشخصي وهم جي بجواكي بكن لقادن جدا وسا خویا دیکو کچ او خورتین کردان دمکو درفت که و دستین وان گلکی باش بکاردینن و هر چخاز جی کردستانی نجینجی گلی خو بیر و ناکن سینان تونچتمیر روداو نیویورک ئەمە خانمێکی کورد بوو لە ئەمریکا ناوبڕێک وەردەگرم دوای ناوبڕ باسی خانمێک دەکەین کە لێرەوە دەوێ بڕاتە ئەمریکا کورد لێرە لە نێو ژمارێکی زۆر لە ژنانی دیکەدا وەکو پسپۆری جوانکاری لە نێو 27 وڵاتی ئەوروپیدا 40 کەس هەڵبژێردراون یەکێک لەوانە ئەم خانمەیە کە 2 هەفتەی دیکە دەچێتە ئەمریکا دوای دەیناسن. بارین دەرباز زۆرتر لە 30 ساڵە لێرە لە ئەڵمانیا دەژی وەک خۆی دەڵێ لەو ساڵانەدا کۆرس نەماوانەیە کە مەشق نییە بۆی نەچوو بێ بۆی ببێتە باشترین لە بواری جوانکاریدا ئەم ماوەیە بەرهەمی ماندووبوونەکەی دەچنێتەوە چونکە بە ناوی ئەڵمانیاوە و لە نێو 40 شارەزای دیکەی جوانکاریدا لەسەر تاسەری ئەوروپا لە 27 وڵاتی ئەوروپاوە دەچنە نیویۆرک بۆ بەشداری لە بۆنەیەکی جیهانی گەورەدا. گوڵبارین بناسن دوایی لەگەڵ هاوژینەکەی لێرە لە ستۆدیۆ میوانم دەبێت. ناوی من گلبارین دەرباسە تقريبا سو 4 سال اسبانابر بو مهاتما ألمانيا وأف 6 سالي أسكاري كوافرتيكم
از قالت حجبي شغليكم وحلمي منا خونكش خونش هوا جوجاركي از هرم كردستاني في افاغونغاغو از 6 سالي مدايا هذه زمینارک نما از نچومه ده ایونتک نما گو از کاربم وی کاری پیشکشی ملاتی خواه بکم کچک و خورت بنشنو همه دولتی دنیای ایونت زمینارا یعنی چیکن هم الکردستان یعنی ام خوازن یعنی اوجی چی ببی روکی گو ام جی کاربن هن والاتی خواه ام بدن بروان تشتی گو ام عالمی سالن دلوکس تیا بس معنا بس وقت هر سال نيويورك فاشن ويك تشتي دولة جهان قشا خرشحين جبونا وان موديلا توب موديلا ستايلن بكن وهاجي ألمانيا جي خرشحان أجي وقت ما نجري قلبارين من وان تكليب هفدركر أو غيري بيكا جي نيويورك هات فير هانوفر جبرولو دروجة هاتن أو جي تست كرن قلبارين جناوان نقاندن قالك زيرك بو قالك جهاتي بو جبرولوجي او بو تشلكس اج اوروبا قشا ويهر نيويورك فاشن ويك ام قالك كيف خوشن ام قالك سر بلندن جو كاتش كرد قهايا في مرحله اجبو تشونا مني في نيويورك فاشن ويك ما دروجي زحمتي كشاندن الباجاري هانوفر جريبيكا براستي قالك ضغط داماد فيمت بن او ضغطي دا بشغلن اجبر قلوي داري وقت قالك ننا ده قجبو موديل هي توب موديل ايجو هارنسر شو alles klar. وجبو كاري نيويورك فاشن ويك از قالكي كيف خوشمو از يك كرد ناف هر تشلي قد ناف دولتي أوروبي حميج كادا نقاندين خونا مني هري مازن أو بو جو نوفكش كردستان جيوري وام حمب كردبن ام كردوان ستايلن بكن وك حمي دولتا وقتي جو خورشحين وتشن ویکاری پکتین خونا منی هری مزنا جارک ده از ناو یکی جوان کرد خود بم ج هر چار پرچه کردستانی گو ام خوب خوهارن وان چیکن ابناوی کردستانی ما درابور ده جدید خانم گلبارین وکی بسپور جوان کاری و کاک حسن جی وکی منیجر بگمان اون هفجین انجی و ما قالکی بالکیش بکو هون وصحف کاریا هفدو دکن پشته هفدو دگرن تناف كردن دياسبورا دا وكي ميناك بوما قرن بكون بهفرة ميوان بنقلك بخيراتن قل بارن خانم او تشتكو تشد هون دتشن بو نيويورك اجتو بكار بهنكي زادتر هورجليان بيجي وكيد بجن تفاصيلها بيجي تشيا نيويورك فاشن ويك صالي جارة تشيبي ديزايناي ألمانيا إدنياي توب موديل حاضر كنجبو صحني وامجي كستايلست حرصال خورشحينن كو يعني وا توب موديل كارو باربكن ايصال دان المانيا جير بيجن جيغي بيكا او ديركتوري نيويورك فاشن ويكا او دعوة دا المانيا و also grenzenlos كوميتي اجيك جوان كوميتي بسينور كردي بيجني دا ستايلست بسينور وياك اجي ياك جوان چند هزار ما وجوان چند هزار اجي چل كسي جهاتي نقاندن توب ستايلست واجي ياك جوان ياك جوان دركتي قال لك بيروز وجرنجا جي براستي باشي تخوازم تو زيدتر بيجي تشوا داز بكاري كير زيد 30 سالانه وبمن براستي بالكيشه دناف برابوري دناف تقرير تود بيجي كورس نماز نتم دوره نماز نكم نه كاك حسن تشوا ما دكاري كريت بشتي دو حفتين انا حشتي ما هي دتن اما دكاري تشوا هاتنا كرن بويدري ويتش بقى ما الويدري خدي تديتم قالك سباسيو تماما كن نيويورك فاشن ويك شخون تزانن هشتي مهدس بيتكي زيدي حفتي شويه
سرهشت بینایا 34 کس توپ ستالیسن و نقارنا و ششید هم منیجرن هم دولمچنا ما ده هفته تدید او قريب كهاتبو هانوفر دروجا وقت بيجي شولونك دابر ستايلستوان چاوا معروفه السروان جيربكي جيران طفاند تشتريش تشيكر يعني وقت بي حمد رياليست تشيكر بو بري برنامج ما قلت والله داس خوش تو پشتوانیا خانما خودکی و تجی گوت تو زانی خانما من چه دکه دایی که نزانم لمال در و چه دکه چه نکه توازن وکم میناک بو کردین کل در ونانها و ود بینن هو واسه پشتوانیا هفتو دکن بوچی گرینگ زلام پشتوانیا خانما خوب کتوان بله پشتوان ام هیوی کن جملات می کرتر دام گو آری کاری بدی دایکی خوا خوشکی خوا هفجینی خوا معروف جیان وانجی چا بالبکیج برگو راسته جملت کردم والقاسی جهنادن نا زاروکی خوان پیرکی خوان ام هیوید کن گو ام جبن بیناکش ملت کرد تمامی را ام پیشکرتیوان بکش بون اوجد کاری با کاری خورا سرکوپی ببن ستایلیست بون نهستانه و تقلق دوره دیتنا وكيد بيجن بكرتي هنا كي بوما بيجا او سالن تشا درباز وانت تشا دست بكر وتشا قشتي في استنها يكجو باشترين ان المانيا تشي فاشن ويك نيويورك هنا نكيم زيدي صالي زويكاريكم از بيجم الف سيسال اف كان يا زيمينارك نماوز نتشو ميدا ايفنتك نماوز نتشو من المانيا يعني وقت بيدي يعني مدورة الصاغ الالمانيا يعني او كرياك مبيستيك يعني نو دركت يعني تشتن قنجه وكذا تشوفنا قبل كستشكي خو فجا مهنيا كاري بل النهنيا كاري تيسر المهنه ديك وتوصل هاتي توصل باش وينك حسن بلاش مرة أشكرك أو جي راستيجي أو بخوا تالنتا جي ندبيك تالنتيت بي يعني يك كاري بيشيفي كاري بعلمي جي لدفيد نافا يكيدك تالنتيت بي وقتا ويك تالنتيت بي هديك بكاري خوجي يعني بيش كبي قال لك كز دبيجن مروكو كاربكا باش كاربكا نكار دايكا باش با نكار المال جي باش با تتشاو بالانس شكريا واز بيجن ميرو روجك خوشة بواجينا يك هزاروكي ويرو وكي كارنامك استنى خديت بيك بدي باش تشافي خو يعني يك حمد تشتي كاري خو اوبك يعني ضرابي خدت بيرو نخوشان يعني تبيت ميت بوزيتيف يعني بفكري انه ازدايكم اسكارم بشغلم اسكارم هالو هش ساعات ازرازام قوتا من سرمنا جولو جيت كاري يعني بيش كذي تو ساعات شهر زاروك بزن كرنا راستا كاك حسن زاروك هو تشدك زاروك ما يجي تدي تلجر بيجني معلمتيتك ما مستاه ويدجي انها فيرتشارس انجينير خويني وقيس كام يجي خوازي ميديسين او جر بيجني تختوري تندرستي بخويني ويدجي خوازي بوليستي بخويني خوازه بابا بوليس كي جاني رو جيمنازيوم ساندي او رو كاش كام روزانا قيس كام وعلامات قالكي باشد جيمنازيوم دانيا ام هن مالي مجبور من هذا بينا بيروز بله ام هن مالي دفن خلاتي دفك راستا او كسن كل نيويورك هون اماده دكن وكي من فهم كل توب موديلن كسي قال لك بنافو دنجن وهون وان اماده دكن بو سير ستيجنا صحني كي اركيه دلت هذا كتبجي خوازي بومندركا وخوازي از التوب موديل امادك بلا حداد وجيجي حداد او خونا منها غزوان كارو بار بكم وحاضر بكم وهرد صرت صحني وان شاء الله روح يجي ورن كردستاني ومن ويرجي وان يعني اذا اما باشا بحسي كردستاني جي كي بيجي كاك حسن خذ كيف مش كارتي اما كيت موسس قالكي جمهوري ما اكثر بلا حد يجي حد يجي او كجوان بنورمال اما كيت موس از قالكي جمهوري هيجي خويانين نا ام نزان يعني وان بخوجي قلت تيم سويتشار كسن ام نزانم كيف دروا خورتن كل اوروبا انا قال لك تخوازن بتن امريكا يعني تشتغل جرينجا مروفك زارك وانا بجن ام جيتين بلوجي ماما اودر ام كارن هو تخوازن بشروجي بقول كارن بجاري تشينابي بو كردستان فاشن شو الكردستاني هاتنا تشكرن لهون دبيجن قال لك بو ستايليستاجي تشتاق بكرن شكرا ما شكرا ما خورا بيجن هون تخوازن لكردستان ام هيفيكن افدمي بيشامدا
نها هفجينام قلبارين تنيشيا نيويورك فاشن ويك ام هيدي كن قدامي نزيك دا ام تيم كيش كردستاني بفرق جداي هرشار برشي كردستاني ام بكار بكن وام خوا بريك هن نيويورك فاشن ويك ام بريكو بيك بكن فخونا مري هري مزنا خونا هري مزنا قلباري خالم از بجم تو تخوازي تشتكي كردستاني بخاره ببينه بو نيويورك تشي احلى ما كردستاني وحلمي من خونا زهرم على كردستاني حلمه جيتو دبي بايا كرد جيلورا نشان ضد قال لك سباسكو هون ليفربول وزحمت كشا او هيفي دارم لو درجي ام ببينين چاوسر كردا زي ترجي بلند كان هردو لروجافاي كردستاني وجاو تشيروجي بينر بزانه بن قال لك جرينجا يدو قندان النازي هفدو للتربس بينا بلي وهفدو ناس نذكر وباشي لألمانيا هفدو ناس كر وهم زوجين وناجي وساسر كتينا قال لك بخيرات سرچاو سباس قال لك سباس نێوەڕاستی مانگی ڕابردوو بوو لێرە میوانێکی تایبەتم هەبوو ئاکام عەلیزادە ئەندازیارێکی کورد بوو کە خەڵکی پیرانشاری ڕۆژهەڵاتی کوردستان بوو ئەو لە فینلەند بەشداری کردبوو لە دروستکردنی گەورەترین کەشتی گەشتیاری جیهان هەفتەی داهاتوو هەواڵەکەوەیە کە هەفتەی داهاتوو کەشتیەکە یەکەمین گەشتی بە جیهاندا دەکات ناوی کەشتەکە ئایکۆنی دەریاکانە ڕۆژی 1-2 لە مەیامی ئەمریکاوە گەشتێکی مێژووی دەست پێ دەکات ئەوانەی کە بڕیارە سواری ئایکۆنی دەریاکان ببن لەو گەشتە چەند ڕۆژێدا دەڵێن بلیتەکەی نەزۆر گرانە نەزۆریش هەرزانە ماڵباتێکی بەلجیکی بۆ نمونە باسییان کردو دەڵێن 3 کەس بە $5,000 توانیویانە بلیت بکڕن ئاکام عەلیزادە لە دیاسپۆرا باسی کەشتێکە و ڕۆڵی خۆی لە دروستکردنی کەشتەکەدا کرد کە 5 جار لە کەشتی تایتانیک گەورەترە و 29 وەک باسی دەکەن بەڕێبەرانی بێگومان باسی دەکەن هەموو ئەسبابێکی خۆشی و شادیان لەسەر ئەو کەشتیە دابین کردووە. ئەمە دیاسپۆرا ئەم هەفتەیە بوو هێڵی گەرمی دیاسپۆرا لەسەر شاشەیە پەیام بنێرن پێشنیاز بنێرن بۆ بە تەلەگرام واتسەپ ڤایپەر یا بەر شێوەیە کە دەتانەوێ ئەگەر پێتان وایە کەسێک دەبێت لێرە میوان بێ دەیخینە سەر چاومان جوابتان دەدەینەوە و ئەگەر ڕخنەشتان هەیە ڕخنەی زۆرمان لێ بگرن تا هەفتەی داهاتوو بێ بەڵام.